هەر سەبارەت بە پرسی بودجەی ساڵی 2023 عراق چونکە بۆ 2022 ڕۆژە یاسای بودجە و یاسا نەبوو بۆ بودجە سەر و بابەتە ئەوەستم کە بۆچی نەچۆتە پەرلەمان ئاستەنگەکانی بەردەمی چین جەمال کۆچەر ئەندامی لیژنی دارایی پەرلەمانی عراق لەگەڵمە بێ لە دهۆکەوە گفتوگۆی زیاتر لەگەڵ ئەوە بکەم. دکتۆر جەمال بەخێر بێ. ئاستەنگەکانی زۆر مەمنون سپاس ئاستەنگەکانی بەردەم پڕۆژە یاسای بودجە چین. بەڵێ زۆر سپاس سەڵاوەت خودلتەوە هەمی بینەر و بیسەرت کەی 24 بن ئاستانگێت سەرەکیە ئەیکێ حکوومەت خۆیان نییە حکوومەت پشتی توقیتات دستوریە هاتیە دانان توقیتات دستوریەت کو بەحسی ئانیاساییەت بەحسی بودجێت کەن قانون ئیدارە مالیت بێژیتن 15 بودجە بێتە پەرلەمانیت وەختێکیدا کو حکوومەت خۆ 27 شنیکە یا چێ بووی ئەوە خاڵە ئەیکێ خاڵە دوێ نەڕێککەفتنە هەرێمێ و بەغدا و حتان و کە ڕێک نەکەفتینە لەسەر شێوازێکی وەختێکیدا هەردوو لاژی ڕازی بن و چاول هەندێکی بیتن و ئەگەر دەنگێکی نەڕازی هەبیتن چونکە مە بڕیارە دادگەها فیدرالیە هەیکاتیچەوە ڕفتارێ گەلوێکەند هەمان وەختیدا و هەردوو لاژی ڕازی بن ئەوە گرفتە دوێ گرفتە سیەب دیتنا من ئەف بەرزبوون و نزمبوونە بەهای گازێب تایبەتی نزمبووناوێ کۆش سەرەوەی $100 و $95 vegafki گەشتیە هەفتێ و $6 و احتیمالە هێشتا دابەزیتم تایبەتی پشتی بڕیارە ئەمریکا و ئەوروپا و گازە ڕۆسی $6 خەملاندی کۆڤێتم بێتە کڕین ئەکیت ڕۆسی ناهێلیتن بیاوێ شێستا بیتن یا خەلکێکی سەرە و هەفتێ و پێنجا بیتن ئەوە هەمیەوە لێکریک و ئەمبێژین حکوومەت یا دوودلە نزانیتن دێ چ سعرا گازێ دانیتن نزانیتن لە پڕۆژە یاسای بودجە هیچ نرخی دیاری کراوە بۆ نەوت ما حتان و کەڕەش نوێس بۆ مە نەهاتیە کۆ ئەمبێژین دیار کردە بەس هەمی ئاماژە ئەون کۆ اتنافينا شستو بينجا حتى حفتو $5 بيتن ما دولة الدورو بريت هين ما إمارات هاي بشستو $9 يا خملاندي ما سعودية هاي بحفتو ششة خملاندي ما تصورت كر بو عراق احتمال حفتو سي حتى حفتو بينجي يا جونجاي بيتن بس بشتي في دابزينا زور يا كوهاتيات بن حفتو شش دان حفتو $6 حفتو سنتا قفل بوي الفيري أكيد تشوية هر برمیلکی نزدیکی $12 و ام $2 کمتر دولت عراق دبن برنت داد فروشیتن یعنی هیچ رنگی کی نشتن 65 زیاده تر بدانیتن اگر او خلاندن درسته ندانیتن يعني تدفيتن حسابات خوبكي چونكو اف بهای وگاف کی گازه بەهایە کە چەند پینەیە گەهشتیە وی بەهایی چونکە تۆ دزانی دوو جارە کەمیاتت فرۆتنێت کێم کرین ئاخر جار 2 ملیۆن بەرمیل یەت کێم کرین حتا شیاین بەهاوێ پیچێک بلنکەن ئەگەر ئۆپک پلاس نەمینە پێکڤەگرتی و یەک بڕیار نەمینیتن وێگافکێ دەولەتەکە هشتی عێراقت بیتن دەجارێکە دی زفریتن شینا 3,225,000 بەرمیلە فروشیتن دەسەرەوە و 4,205,000 عفان 3,205,000 بەرمیلە دەچتە سەرەوەی 4,205,000 بەرمیلە فروشیتن وێگافکێ دێ گاز یا فرۆتنێ دەیا زۆر بیتن بەها دەهێشتا داکەویتن ji ber hindê qeleqeke heyî nizanin dê çi seer xemlînin ji ber hindê jî êkiş wekîlêt wezareta plandananê gotît navbeyna 65 heta 75 da astancî siyasî hen min ew xwedgirin ئاستەنگێ سیاسی زۆرن تو دزانی بەرین و کە تەیار و ئیتار بوون وێگافکێ ئیتار بخۆت نافخۆ بخۆدا یعنی gelek daxwaziye heyno vê qînaxê da şerra postin et qînaxa bê da piştî wextê dê budceyêtin dibîte şerra pare tu dizanî jî Kurdî daxwaziyet xwe heyn Sunneyî daxwaziyet xwe heyn şnîkat nav çarçovê hemahengiyê da her êkê jî ew wezîrê danawêrê daxwaziyet xwe rêkawî dayet heyn زۆر باشە سەبارەت بە پشتی هەرێم لە بودجەدا پێشبینی چیەکەن ئایا کێشەی بۆ دروستەکەن یا
بە ئاسانی وا تێدەپەڕێنرێت و پێتان وایە سەدا چەند دەخەمڵێنرێت یاخود سەدا چەند تەسبیت دەکرێت؟ ئەوە خەملاندنش یعنی سەدا 13.9 ئەvە vêtin kêmtir nebîtin pîç rengekî çunku evel dîv datayet Wezareta Plandananê ne me budca 2021 li ser wî binyatiye hatiye danan eger dîtina min vêtin herêm daxwaza ebkêmî 15 sedê biketin çunku ev budce wekî bo parêzgeha yan bo herêma têta danan li dîv rêja danîştiyê wan e rast e وەک بطاقە تەموینی ئەم 13.9 یان 14 سەدەینە بەس ئەمش بیر نەکەین vêgavkê احتیمالا 100,000 kesêt yet xelkêt parêzgehê dî her bigireş mîsil û heta Basra xelkekî hey li herêmê danîştiye êdî eger xestexaneya eger qutabxaneya eger rêwbanin eger xizmetguzarî ne bi wan jî tête pêşkêşkirin dîtina min vêtin vê xalê dan ne pêş çavê Bexda ku rast e wek bîtaqa temwînî hinde ye bes wek danîştî gelek ji vê zêdetirim taybetî ku qezaka ya wekî şingarê ihtimala nîveka xelkê wê li ser parêzgeha dihokê. باشە ئەی حکوومەت چۆن لە پشتی هەرێمە ڕوانێت لە نێو بودجەدا ئایا ئەوان بەردەوام باستەوە دەکەن ئەو کێشانێ لە نێوان ئێمە و هەرێمی کوردستانە هەند چارەسەریانەکەن ئایا ئەوان بە ئاسانی وا ئەو بەشە بودجێ بۆ هەرێمی کوردستانە نێرن ئەگەر ڕێککەوتن مەبەسم دوای ڕێککەوتن بدیتنا جارێ حتان و کێشاندە هەرێمێ گەلمە وەکەندان پەرلەمان چ گفتوگۆ نەکرینە ئەم نزانین چ پێنگا فاتینە هاوێتن چ پێشڤەچۆن هەنە چ ئاستەنگ هەنە نەداخوازە یعنی هاریکاریش مکریه نه بسیار مکریهش بر هنده وقت تفاصیل ام چجه نزانین ما بس بشكل عام ما ام تشين خلال هندك خاندنا دا هندك اشاره ابداینه بونمونه وکی بسیار ات کنگره که یه روزنامه‌وانی هفتانه سرک وزیر جهادیه کرند سر بودجه هرمه گوتی دل دیف دستوری کین وقتی بشی دل دیف دستوری یعنی اس نشم هیچ رنگه که اشوان رکفتنت برینو که هاتی نکرن على الاقل ات بودجت برینو کدا اس نشم تنازل جب کم معنی ویتن بهمی رنگا ویتن هرم بحثی 250,000 بکیمی هر را دست کتن اوه هکر ام چه بحثی بریاره دادگاه فدرالی نکنش خو اگرم صباحی بر سودانی یان او وزیرت انوشان دم فوزات کتن بیجتن نخیر ویتن داد بریاره دادگاه فدرالی جب کین وگف که معنای بحثی همی دهات نفطیه دمینتن او ده چقیت دا نویسن ده نویسن اگر را دست نکر ده مقاصه تکرن یانشی هیچی بو هره منا نویسن حال ویره ام حتانو که ام نزانین وک شاندی چکر یبدی تنامن ویت شاند یل سر هند یه رجد بیتن کو بابت مقاصه بتکرن یعنی مقاصه چیه؟ یعنی اگر هرم پابند نبو یا نشیا پابند بیتن یا نویا پابند بیتن او بجا بو هرم تتدانان بیتن برانبر و اوادار را دست کتن بیت برین او یادی بو هرم بیت هنارتن بس شرط کیل ویره و تم هشیار بین او خلطیال 2021 که حکمت هرم کری یعنی و دوباره نکتن سعر غاز خو بوان 45 حساب کرد وقتا کی دا اوان وصانه وسا کو الدیف یعنی در را دستی مکی به سعره و گفت که غاز آمده بوان گلک ارزان حساب کرد زۆر باشە سپاس بۆ جەمال کۆچەر ئەندامی لیژنی دارایی پەرلەمانی عراق کە لە دهۆکەوە لەگەڵمان بووی